سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش قوتابیان خوێنکارانی عزیز من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە باسەکانمان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکان بۆ ساڵی خوێندنی 2022-23 بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران لە چه ئاستێکایە پارێزگا و گشتەکەی چۆنە. خۆشەویستان لەم ڤیدیۆیەوە دەست دەکەین بە باسکردنی زانکۆیەکیونێ کە ئەویش زانکۆی ڕاپەڕینە کە دەکەوێتە دەڤەری ڕانی خۆشەویستەوە. ئازیزان لە یەکەم کۆلێژی زانکۆی ڕاپەڕینە باسی کۆلێژی پەرستاری بۆ ئەوی خۆشەویست دەکەین کە لە یەک بەش پێک هاتووە تاوەکو بزانین کەمترین کۆنمرەی ئەو بەشە کە بەشی پەرستاریە چەندە و لە چه ئاستێکایە. ئێوەش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان سەبارەت بەم بەشە لەگەڵمان بن. کۆلێژی پەرستاری لە زانکۆی ڕاپەڕین کە تەنها بەشی پەرستاری هەیە زانکۆڵاینی پارێزگای 92.667 و گشتێکەی 94.187 پارالێلی پارێزگا 90.296 و گشتێکەی 92 ڕێک. قوتابیان و خوێنکارانی عزیز ئەوەی کە باسمان کرد بەشی پەرستاری بۆ لە زانکۆی ڕاپەڕین بە هیوای ئەوەی ئەو کەمترین کۆنمرەی بۆ ئێوە خوێنمانەوە جێگای سوود و ڕەزامەندیتان بێت و بتوانن وەکو بناغە و بەرچاوڕوونیەک لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین ئەو کۆنمرانە بەکاربێنن. خۆشەویستانم لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانش سوود لە کەناڵەکەمان ببینن.